نیاوە. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و بانیتان باش، هیوادارین تەندروست باش و ئاسوودە و کامەران بن. سپاس بۆ خوا. ئەمڕۆژ دەرفەدەبوو لەگەڵ هاوکارم جلال محەممەد بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە بینەوەلاتان بۆ پێشەشکردنی کۆمەڵێک بورگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژ هیمە دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بینەر بن. زۆر سپاس. بەناوی خوای پەروەردگار سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، بە هیوای ئەوەی کە ساغ و سەلامەت و تەندروست بن. ئەمڕۆ دیارە نزیک بە 11 ساڵە دیاری کراوە وەکو ڕۆژی گیانی زمانی برایل کە زمانێکی تایبەتە بە نابینایان. بۆیە تەوەریەکەمە قسەکردن لەسەر ڕۆژی گیانی زمانی برایل و بارودۆخی نابینایان بەتابەت لە ڕووی خوێندنەوە لە هەرێمی کوردستان تا چەندە گرنگیان پێدەدرێت. بەڵای زانیەکێکی تیش لەو بابەتانەی دەمانەوەی قسەی لەسەرکەین مەترسی هەژمار نەکردنی پرۆسەی خوێندنی ئەمساڵ لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەماوێکی زۆرە دەرگای هۆڵەکانی قوتابخانە و ناوەندەکانی خوێندن بە شێوازێکی گشتی لە هەموو قۆناغە جیاوازەکان داخراوە. لە چه کات و لە چه ئەگەرێکە ئەوە ڕوو دەدات ئەگەر بێت و خوێنی ئەمساڵ هەژمار نەکرد. یەکێکی تر دەبێت لەو بابەتانەی دەمانەوەی قسە و باسی لەسەر بکەین. جیاواز لەم دوو تەوەرە دیارە کۆمەڵێک بابەتی دیکەمان هەیە کە لە نێوانیاندا ڤیتیمان هەیە کە پەیامێرانمان بۆیان ئامادەکردین، وەروها کە لە شەژمانگی یەکەمی ساڵ تێدەپەڕێ یاخود هەمیشە کە دەگەینە ساڵێکی نوێ زۆربەی دام و دەستگا فەرمی حکومی و هەلیەکان دیارە ئامار و داتای ساڵی خۆیان و چالاکی و کارەکانیان دەگوازنەوە. بۆی ئەم ڕۆژ کۆمەڵێک کۆمیدە ڕۆژنامەوانی هەیە لە شارە جیاوازەکان لە ڕێگەی کامێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. بەڵێزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بینەری دەبێت.
بەڵازدان و خۆشەویستان دیارە تەوەریەکەمان وە کاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر ڕۆژی جیهانی زمانی برایل کە زمانێکی تایبەتە بە نابینایان. بابزانین نابینایان تا چەندە سوود لەم زمانە لە هەرێمی کوردستان وەردەگرن تا چەندە ئاسانکاریان بۆ کراوە چونکە زۆرێک لە نابینایانی ئێمەش خاوەن بەهرەیەکی تایبەتن و توانایی درێژەدان با خوێندنیان هەیە لە زانکۆ پەیمانگاکان تا ئەو کاتێک کە خواستیانێ بێ بەڵام بزانین تا چەندە پێداویستەکانی بەردەمیان ئاسانکاریان بۆ کراوە بۆ بەگشتی قسەیەک لەسەر زمانی برایل بکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار ڕەسوڵ مافناس و لە هەمان کاتا خۆی یەکێکە لە ئەندامانی ڕێکخراوی نابینایان لە هەرێمی کوردستان و دیارە خاوەنی بەهرە و توانایەکی زۆر زۆرە مامۆستا ڕێبواریا خوا بەخێر بێت. سپاسدانەکە بەیانیتان باش و بەیانی بینەرانی کەناڵە جوانەکەتان باش و بە هیوای ڕۆژێکی خۆش ئینشاءڵڵا. مامۆستا ڕێبوار دەمەوێت سەرەتا کە جەنابەت دەتەوێت قسە لەسەر ڕۆژی جیهانی زمانی برایل و گرفتەکانی نابینیان لە هەرێمی کوردستان بکەی بابزانین خۆت بەکوێ گەشتووی و تواناکانی خۆت لەوەی کە ئێستا نابینایەکی و بە زمانی برایل شارەزایەکی باشت هەیە گەشتووی بەکوێ ئاستی خوێندن و تواناکانت. بەڵێ بەداخەوە گەرێمە باسی باڵین برایل بکەین ئێمە برایلمان خوێندو و شارەزاییمان هەیە زۆر لە نابینیەکان شارەزاییمان هەیە بەڵام بەهۆی نەبوونی سەرچاوە لەبەر دەستمانە ئێستا وەک هەر کەسانی تری ئاسایی چۆن خومان ناوەتە ئەلەکترۆنیەکان باڵین نووسین و خوێندنەوەش بە ئەلەکترۆنی و پەڕە کاغەزەکانمان بەجێشتووە ئێمە شەروەها جا ئێمە دوو گرفتمان هەیە یەکەم نەبوونی و یاخود زۆر کەمی نووسینی برایل کە نییە سەرچاوە دووهەم هەم بەڕاستی خومان ناوەتە با بڵێن شێوازە ئەلەکترۆنیەکە وەک کەسانی تری ئاسایی جا من بۆیە پێشا بە داخەکە دەستم پێکرد چکە برایل شتێکی ئەوەندە گەورەیە ئەوەندە بەرزە ئەوەندە پیرۆزە کە بەڕاستی ئێمەی نابینایانە بێ شانازی پێ بکەین چونکە یەکەم ڕێگا ڕووناکەرەوەی ئێمە نووسینی برایل بووە پێشا نابینا هەندێک کاری تایبەتی پێست پێدراوە لە چەند سەدەیەک لەمەوبەر بەڵام بەهۆی توانایی کەسێکەوە بەهۆی ئەوەی کە منداڵێکی چاوساخ بەهۆی ڕووداوێکەوە نابینا ئەبێ و بینایی چاوەکانی دەست ئەدات وردە وردە ئەگاتە ئەوەی شێوازی برایل بدۆزێتەوە یاخود پەرەی پێبات خۆی شتێک هەبووە دیارە ئەمە لە فەڕەنسا ئەمە ڕێگەی برایل دۆزراوەتەوە بۆ نابینا شتێک هەبووە بۆ سەرباز بەکار هاتووە دیارە بۆی لە تاریکیە بتوانن ئەو فەرمانەی پیانەگا بیخوێننەوە بە شێوەیەکی بەرز نووسراوە لە شێوەی دووستومی چەند خاڵ یا هەرچوونێ چەند خاڵ بووە ئەم هات پەرەی پێەیە پاشەوەی کە خۆی نابینا بوو پاشەوەی کە زۆر کێشەی توش بوو لە خوێندون و سینە خوێندون نووسینی ئەو کاتە بۆ نابینا زۆر قرس بوو ئەبووایە لە ڕێگەی کانزاوە لەسەر پەڕەکاغەزە لەسەر کارتۆن ئەم کانزایی پێوە بنووسێنرێت جا ئەمە هەم قورسە هەموو کاتێ بەردەست نابێ هەم دیارە نووسینەکان بە ئەرچێکی زۆر قورس و بە زەحمەت ئەنووسرێ ئەم بیری لەوە کردوانێک کە ئەم نووسینە بەڕاستی ئەبێ شێوازە بێ کە ئاسانتر بێ بۆ نابینە وردە وردە بیری لەوە کردەوە ڕێگەی برایل هاتە بەرهەم ئەگەرچی پێشادانیان پێ ناتەنەت ئەو پەیمانگای نیشتیمانی کە لە پاریس هەبوو ئەو لێ خوێن دانی بە ڕێگەکەی ئەوانەنا هەتا دوایی با بڵین لە دوجارە لە ساڵی 1985 وردە وردە نووسینی برایل دانی پێدانرا و وەک ڕێگەیەکی نووسینی خوێندنەوە بۆ نابینا بەکار هات بۆیە دوای مردنیشی ئەو پیاوە لویس برایل بە لە گۆڕستانی گەورە پیاوان لە پاریس بە خاک سپێردرا و هەر ڕۆژی لەدایکبوونی ئەو کراوەتە ڕۆژی جیهانی برایل کە ئیمڕۆیە خۆی ناوی لویس برایل هەر بە نای خۆشیەوە ناونرا برایل زۆر باشە لە ڕووی توانایی خۆتەوە مامۆستا ڕێبوار پرسیارم کرد ئێستا بەکوێ گەشتووی و ئاستی من ئێستا هەڵگری بڕوانامێ ماستێرم و بە هیوای ئەوەی پشت بەخوا بۆ دکتۆرا هاتم لە بواری یاسا لە یاسای گشتیە ئەوەی سە تۆزێ ئەم با بڵین قەیران و کۆمەڵێ ئەو بارودۆخی ئێستا بەسەر هەرێمی کوردستان هاتووە نەمتوانیوە قەیرانی دارایی و ئابووری ئەمانە کاری تێکردوم نەمتوانیوە جارێت هینا پشت بەخوا خواتەمەند بات دکتۆراکەش تەواوەکەم ئینشاءڵڵا. مامۆستا ڕێبوار بە شێوازێکی گشتی ینی گرفتەکانی بەردەم پرۆسی خوێندن بۆ نابینایەک لە هەرێمی کوردستان چین یان چی بکرێ کاراسانی بکرێ باشترە ئەو نووسین و سەرچاوانەی بە برایل هەیە ڕەنگە مەسەڵەن تۆ بخوێنی تۆ تەواوی بکەی پێویست بە سەرچاوی تر بێ بەڵام لە بەردەست نین یان ڕێگا ئەلکترۆنیەکان ڕەنگە کاراسانی بکرێ بۆ نابینایەک بە دەنگی
گەرچی پێم وانە نازم تەکنۆلۆژیا و نەش لێرە پێشکەوت بێ بتوان بە باریس لەوێش ئەوە هەبێت لێرە نیمانە هێشتا بەڵام بەگشتی گرفتەکانی مەسم بەڕێستانە هێستا لە دکتۆرا بخوێنن ئەو سەرچاوانەیە بێت چۆن سوودیان لێ وەرگن گرفتەکان چین چۆن کاراسانی بکرێ بە شازێکی گشتی نەک هەر بۆ بەڕێستان بۆی نابینایە گوتوانە سوود لە زانست و زانیاریەکانی ناو کتێبەکان وەربگرێت خۆی بەڕاستی ئێستا ئەوە سەرچاوی برایل بەداخەوە ئەتوانم بڵێم لە ڕیزی نەبوونایە زۆر کەمە هەندێک شتەیە خۆمان هەوڵمان داوە بە برایل بنووسین تەنانە نووسینی کوردیمان نەبوو لەم چەند ساڵی دوایی یا خۆمان بە هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دانیشتین ئێمەی شارەزایانی برایل کۆمەڵێک نابینا کە شارەزا بووین نووسینی کوردیشمان دانا ئێستا ڕەنووسی کوردی برایل هەیە و خراوەتە ئەلەکترۆنیەکانیشەوە بەڵام وەکو سەرچاوی چاپکردنی پەرتوکەکان بەداخەوە زۆر کەمە لەوانێت تەنها لە خۆی لە هەندێک پرۆگرامی خوێندن و کۆمەڵە شتا بینێتەوە ئەویش بووە لەبەرەوەی ئامێرەکان کەمە ئامێری چاپکردنی برایل کەمە و ڕەنگە بۆ نمونە ئەگەر سەرچاوێکی زۆر چاپ بکرێ پێویستیەکی زۆری هاوکاری هەیە وە شوێنی تایبەتی ئێ بواڵگرتنی بۆی نەسڕ درێنەوانی ئەو پەڕانەی کە ئەنووسێن چکە بەڕاستی خۆی لە ڕاستیا لەسەر پەڕێ بنووسێکە بابڵین نایلۆنی تیابێت بۆی نەسڕێتەوە جاران پەڕە هەبوو تەنێک بوو نایلۆن بوو لەوانە ئەنووسرا زۆر باش بوو ئێستا بابڵین کارتۆنی ئاساییە پەڕەی ئاسایی هەندێک ئەستورترە و پەڕەش خۆتان نەزانن شیاوی سڕینەوە و هینە هەم بە دەست پیاهێنان و هەم بە تێگەچێت بەڵێ ئەسڕ درێتەوە کوژێتەوە بەڵام ئێستا ئێمە سوود لە شێوازە ئەلەکترۆنیەکە بینین بۆ نمونە من خۆم سوود لە کۆمپیوتەر ئەبینم کە دەنگ ئامێری تایە ئەو نووسینی سەر شاشەکەت بووە کا بە دەنگ خۆی ئەیکات بەڵام بەداخەوە ئەمە لە کوردیانیمانە ئەو داخەی کە بەڕاستی من زۆر ئەی خۆم ئەوەیە کە ئێمە منێک نابینایتر کە بە کوردیکی جوان و پارە و قسە ئەکەین کوردین کەچی ناتوانم ڕۆژنامەیەکی کوردی بخوێنمەوە بەڵام ئەتوانم هەموو ڕۆژێک ڕۆژانە چی شتێکی بە زمانەکانی عەرەبی ئینگلیزی دەرەچێت تازە بیخوێنمەوەێ بەڵام بەداخەوە لە کوردەکەی خۆم بێبەشم ناتوانم بیخوێنمەوە بۆ لەبەرەوەی دەنگ ئامێرمان نییە بەڵام بۆ شتەکانی تر بۆ نمونە من ئەمێ دکتۆرا بخوێنم یاشتر کە خوێندکاری بەکەلۆریۆسە پەرتوکەکانمان بە دەنگ بۆ تۆمار ئەکرێت هەندێکی و هەندێکی وەگوتم بە شێوە ئەلەکترۆنی ئێستا بۆ نمونە هەر نابینایەک بیەوێ بخوێنێ پێویستی بە چەند ئامێرێک هەیە بەداخەوەم ئامێرانە زۆر گرانن و لێرەش نین ئەبێ ئەوانەی کە دەستڕۆیشتون ئەوانەی کە دەوڵەمەندن کە خاوەن سەرچاوی داراییەکی یا داهاتێکی باشن لەخوا بەزەبێ ئەوانە هاوکاری بکەن ئەو ئامێرانەمان بۆ بێنن بۆی ئێمە بتوانین بۆ نمونە من پەرتوشێکی PDF سەرچاوەیەکە ئەبێ سکانی کەم و بۆم کاتەوە بە تێکس بۆم بخێتەوە ئامێری تایبەت هەیە بە نابینە ئەوە ئەکات ئامێرە تایبەتە بەڵام نرخەکەی ڕەنگە بە هەموو کەس نەکردن هەموو کات نرخەکەی ڕەنگە لە نزیکی $2000 $2000 بەڵێ تەنانەت چاویلکە هەیە چاویلکەی زیرێکی پێڵەن بۆ دەخوێنێتەوە ینی ئەم ئامێرە بەشی چەند کەسەکەیە یەک کەسێ خۆی چۆنە بۆ نمونە ئێستا گەر شتێک هەمیشە داخوازی لەسەر زۆر بێ نرخەکەشی هەرزانە بێت بەڵام لەبەرەوەی ژمارەی نابینە بە دڵنیاییەوە کەمترە ئەو کۆمپانیایانە کاڵەسم بە دروستکردنی و ئامێرە ژمارەیەکی دیاریکراو دروست دەکەن تەنها لەسەر داخوازی دروستەکەن و بۆ پڕکردنەوەی بۆی قازانج بکەن دیارە بە نرخێکی زۆرەگەن ئێمە ڕەنگە پێشتر ئامێرێکمان کڕی بێ بۆ نمونە تۆ ئامێریکی تەلەفۆن دەکڕیان سیمکارتێکە دەکڕی بە زۆر گران لەوانەیە سیمکارتێکەوەی بە $700 بوو بە $800 بوو بێ بەڵام ئێستا بە 1000 دیناری کڕی بە خۆڕای ژەدەنێ بۆ لەبەرەوەی 10 ملیۆن کەس کڕی بێتی کۆمپانیاکە تەواو ئیشی خۆی پڕکاتەوە بۆ زۆر باشە بەڵام تۆ 100 ئامێر دروستکەی بە دڵنیاییەوە بێ پاری 2000 ئامێر بسەنی توانی ماوەستا ڕێبوار ئێستا زۆرێک لە نابینایان لە قۆناغەکانی دوای پۆلی 6 یاخۆت 3 کە ئێستا خۆتان سنتەرتان هەیە ئیدی بۆیان نییە بچنە هەندێک قۆناغەکانی خوێندنەوە
کە دیار ئەمەش هەمووی پەیوەستە بە زمانەکەەوە تۆ کە چاوێکت نەبێت زمانەکەی سەر بۆ نمونەوایت بۆردەکە ببینی دەبێت شتێک هەبێ بەرجەستەوە بۆی کە تۆ لەگەڵ وانەکانە دوانەکەوی یاخۆ دەگەر زۆر توانە و بارەشی هەبێ نابیناکە بۆ هەندێک بەش لە زانکۆکانە بۆی نییە بڕوا وانە ناتوانێت بڕوا بیرکاری هەندێک بابەتی دیکە هەن ناتوانێت بڕوا ئەمە تا چەندە گرفتی بۆ دروست کردووە کە ڕەنگە ئەم نابینایە توانایەکی و بارەیەکی هەبێ خوای گەورە پێیدا بێت لە ئێمەی ساخ زۆر زیرەکتر و بەتواناتر بەڵام نەبوونی زمانی بڕایلەکە گرفتی بۆ دروست کردی بێکەیتە ستۆپێک بکات لە خوێندن و بچێتەوە ماڵەوە بۆ ئێمە بەڕاستی ئەگەر بۆ وایان بڵێم ئەوە سیستەمی بڕایلەکە وازی لێبێنە کە هەر نییە تەنان لە خوێندەکان ئێستا لە وڵاتان تەنە لە وڵاتانی کەندا و بیرکاری ئەوانەشە خوێنن لە دوای ناوەندی بۆ نمونە ئامادەی من خۆم لە ئامادەیە بیرکاریم ناخوێن بەڵام لە وانی بیرکاری نەهاتمە دەرەوە مامۆساکە بەشداریش مەکرد لە چالاکیەکانی وانەیە بەشداری مەکرد بەڵام بە سیستەم نەمت نابوو بخوێنم بۆ نمونە لە تاقیکردنەوەکانە پرسیار بۆ ئێمە نەبوو وەڵامی پرسیاری بیرکاری بینەوە ئێمە بەخشرابووین لە بیرکاری دە بەڵام بۆ ببەخشرێم بۆ پێداویستەکانم بە شێوەیەک بۆ بەردەست نەخری هەیە ئەکرێت ئەتوانرێت ئێستا لە وڵاتانی تر بیرکاریە خوێنێ بۆ نمونە ڕەنگە بتوانێت فیزیاب خوێنێ لەو شتانی کە پەیوەستن بە بیرکاریەوە و کە هێما و هاوکێشن نابیناژە توانێت بخوێنێت تەنانەت ئێمە لێرە کەسێک دانرێ بۆمان بدووسێ سەر تەنانەت لە وڵاتانی کەندا و خۆی نابیناکە وەڵامی پرسیارەکەاتەوە هەر لە ڕێی کۆمپیوتەرەوە بۆی ئەخوێنێتەوەوانێ و وەڵامەکە ئەنووسێ و ئیتر بۆ نمونە من لەو گرفتەر ڕزگارمە بێ بۆ نمونە کەسێکگەن ئەنووسێ بۆم ڕەنگە دەستنووسی باش نەبێت ئەمە ئەبێتە هۆی نمرەشکاندن لە من ڕەنگە من وەڵامەکەم تەواو بێ بەزەو لە نووسینەکەی هەڵە لە ڕووی دەرونیشەوە قورسە تۆ بڵێت و ئەو بنووسی وەڵامی پرسیار کات ئەبات یا لەوانەیە نەزانێ پرسیارەکە جوان بخوێنێتەوە چکە بۆ هەمیشە بێ کەسێ بێت بۆ تۆ دابینن لەو بواری خۆتان نەبێت بۆی لە پێوتنەوە بە دوور بێت بۆ نمونە من تاقیکردنەوەی عەرەبیم هەبێت ئەبێ کەسێ بێنن ئەگەر دەستیانکە بێ هەر حەز لەوانەیە عەرەبی نەکات هەر حەز نەکە وشەیەکی عەرەبیش خوێنێتەوە ئەبێ کەسێکی ئاوا بێنن بۆ نمونە ئینگلیزی بێت ئەبێ یەکێ بێنن مامۆستای وەرزش بێ بۆ نمونە لەو بوارە شارەزایی نەبێت لەبەرەوەی پێ ناڵێتەوە جا ئەمە گرفت دروستەکە ئەو خۆی نازانێ بیخوێنێتەوە کێشە و کوشتنی کات و دوو دڵی و ڕاڕایی و ناجێگیریی دەرونی خۆی خوێندکار لە تاقیکردنەوە باری دەرونی باش نیە جاوەرە و ئەمانەشی بێنی تەپاڵ نابیناش بێ خوێندکارەوە زیاتر بێ بۆیە بەڕاستی من داواکارم لە حکومەت لە لایەنە پەیوەندیدارەکان لە کەسانی سەرمایەدار هاوکارمان بن تا ئێستا بە کەسی هاوکارمان بوون بەڕاستی هەوڵیان داوە کۆمەڵی سەرمایەدار کۆمەڵی کەسی بابڕین خاوەندا هاتێکە لەخوا بەزیابێ تا ڕادەی هاوکاریان کردو بەڵام بەهۆی نەبوونی ڕۆشنبیریمانەوە بەهۆی ئەوە هەر کەمە ماوێتی ئێمە هیوادارین ئەوانە دەستیان کراوە بێت بابڵین بتوانن هاوکاریمان بکەن دەنگ ئامێری کوردی لەسەر کۆمپیوتەرەکان دروستکەین بۆ من بتوانم بەعەرەبی بخوێنمەوە بۆن بە کوردی شپارە و قسەکەم بەڵام نەزانم هەواڵە کوردیەکانم چیتە ئەبێت تۆ بۆم خوێنیتەوە چیت بۆم خوێنێتەوانێ جا ئەمانە ئەگەر بە برایش دەست نەتوانین بە کوردی بەردەستی بخەین با بتوانین بە ڕێگا ئەلەکترۆنیەکەی کە ئێستا هەیە بەردەستی بخەین خۆی بخوێنێتەوە عەفوەن مامۆستا ڕێبەر ئێستاکە با بڵێن بەهۆی پێشکە زۆربوونی تەکنۆلۆجیا بەشێکی زۆر سەرچاوەمان هەیە بە دەنگ لە یوتیوب لە سایت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکرێنەوە تا کتێبەکە خوێنراوەتەوە بە دەنگەچی ئەو ئێحساسەی نییە ڕەنگە تۆزێک وەکو دەستی 2 میلیە دێ بۆ خوێن بەس سەرچاوەکان بە گشتی خوێنرێنەوە یاخود کۆمەڵێک ڕۆمان و بابەتی تەفریحی با بڵێن گشتین هەڵ نەدراوە مەسەن وەکو ڕێکخراوێک لایەنێکی پەیوەندیدار بتوانێت هەریش نا 100 سەرچاوە لە بواری بۆ نمونە یاسا 100 سەرچاوە لە بواری لۆغات بەدەنگ بخوێنرێتەوە و کاتە وەکو مەکتەبەیەکی ئەلکترۆنی باشە بێت بۆ نابینەکانی بۆچی ئەمەشیان زۆر ئاسانیانی ڕەنگە پارەشێکی واشی تێ نەچێت گرفتێکی وان نەبێ ئەمەشیان بۆ نەکردوون یا هەر نییە ئەو بابەتەش ئەوە وەکوتم بە شێوەیەکی ڕەمەکی هەیە بە شێوەیەکی ڕەمەکی بۆ نمونە من خۆم با بڵین خوێندکاری یاسام ئەچم بۆ یەکێتی نابینایان با بڵین هەمانە چووە توتی ئەم پەرتوکەم بۆ تۆمارکردن لە یوتیوبی شە بڵاویان کردەوە بۆ ئەویان تۆمار کردو لە یوتیوبی شە بڵاویان کردەوە بۆ شتێکی ڕێکخراو نیە نەخێر ناوەندێکی ڕێکخراویش نیە ستۆدیۆیەک هەیە بەڵێ ستۆدیۆ هەیە ئەمە تۆمار ئەکا بەڵام چی تۆمار ئەکا ئەوەی تۆ بۆی ئەبێ ئەڵێ من ئەم پەرتوکەمێ بۆ تاقیکردنەوە یانین بێ خۆشیان هەنێ سەرچاوی شت تۆمارەکەن بەڵام سەرچاوە نییە و بە شێوەیەکی ڕەمەچیە بۆ نمونە کۆمەڵی ڕۆمان چۆمەڵی چیرۆک ڕەنگە کە زۆر کەمیش بخوێنرێتەوانێ
خۆی بە بۆچوونی من ئەبواە ئەبێ پۆلیان بکرێ ئەو شتانی جارێ سەرەتا زۆر پێویستە وەلو ئێمە هەموو شتێکمان پێویستە بۆ نمونە هەموو جۆرە بەڵام بۆ ئەمە بکرێت ئێستا بۆ نمونە من پێت ئەڵم پەرتوچێک لە کۆمپیوتەرە عەرەبی ببیەنە بە یەک کلیک بە یەک کردە لە ماوەی خولەکێکە وات بۆ لێ ئەکا وەک ئەوەی لە ستۆدیۆ تۆمارت کرد بێ ئەیبەی لە ئۆتۆمبیلەکە تا بە سیدیەک یا بە فلاشێک گوێی لێ ئەگری بۆ بە یەک جار ئەمە نەکرێت پەرتوکە کوردیەکانی تر من ڕەنگە بۆ نمونە کەسم دەست نەکەی بۆ بخێنێتەوە تۆ بۆ نمونە سیرەکەی بەڕێزت دابریشی پەرتوچێکی 500 لاپەڕی 1000 پەڕین بە چەند بۆ تەواو ئەەکەی ئەجا جۆری خوێندنەوەکەت چۆنە ئەجا وەستان و خاڵبەندیەکان چۆن بەکارێنی لە خوێندنەوە زۆر شتی تر ئەجا تۆمارەکە ئایدان کە سافە یا ساف نییە ئەم کەسە بە چەند ماوە بۆ نمونە من بسە پەرتوک هەیە کوردیە بۆ نمونە من یاساکانی ئەوەی کە بە کوردیان لە پەرلەمانی خۆمان ئێستم بۆ نمونە پەرڕەوی ناوخۆی پەرلەمان وێ بۆم خوێندرێتەوانێ داوە بە کەسێک ئەو کەسەش بواری ئەوە نییە بوو کاتێک خەریکە ئارەزوم لە خوێندنەوەی نامێنێ سێ چوار تراشی بۆ تۆمار کردومە ئەویش ماڵی ئاوا بێت وردە وردە تۆماری ئەکات ئێ باشە ئەمە کاکە خۆگەر ئێستا هینە ئەلەکترۆنیکەش نییە حەقە پەرلەمانی خۆمان ئەم یاسانی کە دەریەکە ناکرێت ڕادیۆیەک تەلەڤیزیۆنێک شتێکی پەرلەمان خۆی هەبێت یەکسەر ئەمەش خوێنرێتەوە بۆی هەم بە خوێندن هەر نەک بۆ ئێمەی نابینە بڕوا بکە ڕەنگە کەسانی ئاسایی زۆر باشتر سوودی لێ ببینن تۆ لە ئۆتۆمبیلەکە تا دانیشی بوارد هەیە گوێ لەو ڕێنماییەش بگری گوێ لەو پەرتوکەش بگری یاساکان ڕێنماییەکان ئاسانە بۆ ئەمانە شوێنەکانی کە دەری ئەچوێنن پەرلەمان بۆ ناتوانێت بودجێ تەرخان بکە بۆ ئەمە بەستە هەر ئەو یاسا و بڕیانەی کە خۆی دەریەکە بە خوێندنەوە هەبێت بەدەنگ بخوێنیرێتەوانێ ناکرێت ژوورێک لە پەرلەمان تەرخان کرێ بۆ ئەمە بەستە خۆ بەشی ڕاگەاندن هێشتا هەموو شتێکەیە لە تەلەڤیزیۆنە لە شتا بڵاو بکرێتەوانیان لە سایتی پەرلەمانە بەدەنگ کە دوای ئەوەی یاساکە پەسەند دەکرێت ئینەکرێت تۆماریش بکرێ بەدەنگ خوێنێتەوە کوردیەکان عەرەبیەکان ناچکەوتم عەرەبیەکان کۆمپیوتەر خۆی بە شێوەی ئەلەکترۆنی خوێنێتەوانێ زۆر بەش ماساڕێبەر ئەمڕۆ ئێوەش دیارە مەراسیمتان دەبێت وەکو یەکێتی ناوینایانی کوردستان دەتانەوێت مەراسیمەکەتان چۆن بێ و پەیامتان چییە لەم ڕۆیا بۆ هەم لایەنە پەیوەندیدارەکان و کاربەدەستەکان و هەم بۆ هاوڵاتیان لەوەی کە ئێوە نابینان دەبێت خەڵکی ئاسایی چۆن مامەڵەتان لەگەڵدا بکات بەڵێ من هیوادارم جارێکەکەم هەموو ڕێکخراوەکانی خۆمان پێشەوەی باسی کەسایەتێکی باسی خۆمان بکەین بە گرنگیەوە بڕاینە نووسینی برایل زمانی برایل هەر زمانی نووسین و خوێندنەوە نییە وەک هەر نووسین و خوێندنەوەی تر زمانی پەیوەندیشە بۆ نمونە ڕەنگە تۆ لەگەڵ برادەرەکەتدا بە قسە نەکەی بەڵام بنووسین بۆی بنووسی ئەویش بەنووسین وەڵامت باتە کەواتە ئەمە پەیوەندیە برایل دەرگای جیهانی بەڕۆی ئێمە کردەوە ئەبێ ئێمەش بە ئەمەک بین بۆی بیهێڵینەوە چەند شتی ئەلەکترۆنیش هەبێ بۆ خوێندنەوە ئەبێ بابڵین برایل یەکێک بێ لەو کەرەستە و پێداویستیانی کە لە بەردەستان نابینا بەکاری بێنێ بەخۆمەوە ئەڵێم پێویستە ڕۆژانە ئێمە ئەگەر پەڕەیەکیش بێ دووبارەش بێ هەموو ڕۆژێ بیخوێنینەوە برایل بخوێنینەوانێ بەتایبەتی ئێمە کە زمانی کوردیشماندانە و ئێستا برایل پەرەی پێدراوە بە لەسەر ئامێرە ئەلەکترۆنیەکانیش بە شێوەیە ئەلەکترۆنی توانی بنووسیت ئێستا تەنها بە پێنووس و بۆرد نانووسیت بەڵکو چۆتە ناو کۆمەڵی ئامێری تایبەتت بە برایل تۆ بە کۆمپیوتەرە نووسی نابیناکە ئەتوانێت بەدەست لەسەر شاشەیەکی تایبەتە بە برایل بیخوێنێتوانێ بۆیە هیوادارم دام و دەستگا پەیوەندیدارەکان دام و دەستگاکانی حکومات خەڵک بزانن کە برایل شێوازێکی نووسینە بۆ نابینا بەبایەخ و بەگرنگەوە پەیمانگاکانی نابینایان لە شارەکانی کوردستان بیخوێنن و هەوڵ بن خول بکەنەوە بۆ مامۆستایان وای لێبێت هەموو قوتابخانەیەک مامۆستای لێبێت زمانی ئاماژە بۆ نابیستان و زمانی برایل بۆ نابینیان بزانێ بۆ ئەوەی مەرج نییە من هەبچمە پەیمانگای نابینیان بخوێنم با بچمە قوتابخانەیەکی ئاسایی ژوورێک هەبێت لەگەڵ وانەکانی تر لەوانەکانی ترا تێکەڵ بم بەس بۆ فێربوونی برایل و نووسین و خوێندنەوەی برایل با مامۆستایەکە بێ وەکو وڵاتانی تر بتوانین بابڵین بخوێنێ هەم ئەمە جۆرێک لە تێکەڵیش لە گەڵ قوتابی خوێندکارەکانی ترا دروستەکات بۆ نمونە با خوێندکاری نابینا جیانەوێت لەگەڵ کەسانی ترا بۆی ڕابێن خوێندکارە لە مناڵیەوە تۆ بزانانی نابینا هەیە کەسی نابینا چییە کێیە بۆی سەر سوڕ نەمێنێکە کەسێکە دی تۆ خۆ دەتوانانی بڕێ بەس ئەوە بێ دەستی بگرن بڕات مامۆستا ڕێوارگەچی ئەمڕۆ بابەتەکە بە دیاریکراوی لەسەر با بڵێن ڕۆژی ژیانی زمانی برایڵە بەڵام بە شێوازێکی گشتی ژیان لە هەرێمی کوردستان بەو سیستەمەیەکی ئێستاکە هەیە بە ڕێگاوبانەوە بە هاتوچەوە بە خوێندنەوە بە چوون بۆ نەخۆشخانەکان بۆ هەموو دامەزراوەیەک تەفریحی پارکەکان
بۆ خاوەن پێداویستێکی تایبەت یاخود بە دیاریکایی بۆ نابینا کاراسانی کراوەتەوە بەڕێستان یاخود هەر کەسێکی ترکە نابینە دەچێتە پارکێک دەچێتە سەر شەقامەکان ئەوەندە لەگەڵ حاڵەتی تایبەتیەوە یا دەگونجێ ئاسوودە بتوانن هاتوو چۆ بکەن یاخود دابنیشن بگەڕێن سەردان بکەن بەڵا بەداخەوە بڵێم نەکرد بۆ ئێمە بۆ کەسانی ئاسایش نەگونجاوە نەکرد ئێمە کەسانی ئاساییمان زۆر جاربینیوە کە بەسەر 600 جادەکان ڕۆی ئەکەوێت لەبەرەوەی دوێنێ چاڵێکی تیانە بۆ ئیمڕۆ چاڵێکە شوێنەکەی ئەمڕۆ بە کاشیەک بەرز کراوەتەوە دوێنێوان نەبوو دوێنێ بەرز کراوە بە کاشی ئەمڕۆ ڕێک کراوە یا ئەمڕۆ بۆ بە پلیکانەیە داوەزی بەداخەوە بۆ نابینا ئەبێ لەسەر شەقام و لەسەر شوێنەکان شوێنێکە بێت تایبەت بێ نابینا بەسەریا بڕات کە کەسی تری پیان نەڕات و تایبەت بتوانێت بە پێیەکانی کارڕا بە قاچی جای بکاتەوانێ ئەم شوێنە هی ئەوە گۆچانەکەی بەدەستەوە بە پیا بڕە و کەسی تر بەسەریان ڕەمە لە زۆر لە وڵاتان هەیە هەموو شوێنەکانی پێوە بە یەکەوە بەسراوەتەوە نە هیچ شتێتە بەردەمت بەری کەوی نە هیچ شتێک نەخێر نەگونجاوە بۆ کۆی خاوەن پێداویستی تایبەتەکان نەگونجاوە شوێنەکان و گوتم بۆ کەسانی ئەوانشی کە ئاساین نەگونجاوە بەڕاستی بەڕێگا ڕۆی هیلاگەبی من لە وڵاتانی تر بەڕێگا ڕۆیشتوم هیلاگ نەبووم کەچی لێرە کەمترین ماوە بەڕێگا ڕۆم هیلاگە بۆ ئەمەنەدا بەزم و سەرەکەوم و قاچی لە شت ئەگیرێ و ئەی نەبیت بەڕاستی هیلاگە بیت بەڵام لە وڵاتانی تر دوو ئەوەندەی ڕێگاکەت بڕی هیلاگ نەبووی بۆ شێستەکەی ڕێکە جادەکەی ڕێکە ئەمەش گەلەوەی شوێنی تایبەت هەیە زبرە نابینا پیاە ئەڕوات یا بۆ کەم ئەندامی تر ڕەمپا هەیە شت هەیە تۆ کە ئەو وێڵچەرێکی پێ بەکاری ئەهێنێ جاکە تۆ یەکێک بۆی سەرخستە سەر وەسەر شۆستەکە ئەمە کەواتە سوودی چی بینی ئەم ڕێگا و بانانە هیچی باش نییە لە پارکەکانە لە شوێنەکانە هەمووی پلیکانەیە هیوادارم دیارە هەمووی بە یاسا خۆ بابڕین دانراوە کە بێ چاک بکرێ هیوادارم یاسا جێبەجێ بکرێ ڕێنمایەکان جێبەجێ بکرێ و ئەو ڕێکەوتنە نێو دەوڵەتیانی کە هەیە تایبەتە بە کەسانی کەم ئەندام لێرەش ئاوڕی لێ بدرێتەوانێ و سوودی لێ ببینرێت و جێبەجێ بکرێت و ئێمەی کەسانی کەم ئەندامیش بتوانین لەم وڵاتە بە هاوکاری کەسانی تر ئەرک لەسەر شانمان بێت و ئەم وڵاتە بنیاد بین بە هەمومان چونکە بەڕاستی ئەگەر ئێمەیتیانە بین ئەم وڵاتە بنیاد نادرێت زۆر باش مامۆستا زۆر سپاس دەکەین دەرفەتمان نەما سپاس بۆی میوانی پەیامی ڕۆژ بوویت من سپاسیەوەکەم و هیوادارم ئێوەی دەستگاکانی ڕاگەیاندنش زیاتر بایەغ بن دەستگاکانی ڕاگەیاندن میدیاکانیش بەڕاستی ئەبێ زیاتر هەوڵ بن ئێمەی نابینایان کەم ئەندام بە شێوکی گشتی بناسیێنن بە کەسانی تر و بە هەرە و تواناکان و ئەوە بخرێتە هزری کەسانی ترەوە کە ئێمەش ئەتوانین بەشدار بین لە بنیادنانی ئەم وڵاتەیە زۆر سپاس زۆر سپاس مامۆستا بۆ بەشداریکردن بەڵێ ئایزان ناوبڕێکمانەیە و دێنەوەلات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی
تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنگی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کوالەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵا ئازیزان دەچینە پارێزگای هەڵەبجە کۆنگرەی ڕۆژنەمەوانی سەرۆکی شارەوانی هەڵەبجەمان هەیە بە پێکەوە بینەری بین. وڵاتیانی کە هاتوون داوایان پێشکەش کردووە سەبارەت بە زیادەڕۆیش ئێمە سەرەڕای ئەو گفتانەی کە باستم کرد توانیومانە ئیجراعاتی یاسایی بکەین لەگەڵ هاوڵاتیانە بۆ ئەوەی زیادەڕۆی نەکەنە سەر موڵکی گشتی نزیکەی ئەتوانم بڵێم نزیکەی 15 دۆسیە یەکلایی بۆتەوە هاوڵاتیەکە دوایەوەی دەست بەسەر کراوە لەلایەن دادگا و زیادەڕۆیەکەی ڕووخاندووە. ئەمە جارێکە هۆکارێکە بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر پابند بن بە ڕێنمایەکانی شارەوانی و زیادەڕۆیی نەکەن. سەبارەت بە پرۆژەی خزمەتگوزاری کەوتم وەک پێویست نەمانتوانیوە بەداخەوە ئەوەی کە جێی گرفت و مایە نیگەرانیمانە ئێستا لە ناو سنووری پارێزگای هەڵەبجەیان مەرکەزی شاری یەک پرۆژەمان نییە. یەک پرۆژەمانیە کە لە بواری جێبەجێکرد نابێت. بەداخەوە ئەو پرۆژانەشی کە هەن لە ساڵانی 1-2 ساڵی ڕابردووە کە کراون بەداخەوە هەردووکیان هەتاکوم ئێستا سولفەیان بۆ تەمیل نەکراوە. یەکێک دوو پرۆژەمانەیە کە زۆر سەرەکیە زۆر بۆ بە ئاستەنگ بۆمان ئاوەڕۆیەکی سندوقی سێبەسەیە لە گەڕەکی شارەوانی گەڕەکی زاتیەکان و هەروەها قرتاوکردنی جوسایدی ڕێگەی پارکی گشتی لەلایەن کۆمپانیای شاتوانەوە. بەداخەوە ئەم دوو پرۆژەیە بودجەکانیان ئەوە نییە بڵێ لەسەر پەرەپێدانی هەرێمەکان بێ یاخۆ گرفتێکی هەبێ وەکو ئەو 12 پرۆژەی ساڵانی ڕابردوو کە چەند جار دووبارەمان کردوێتەوە. ئەم دوو پرۆژەیە بەداخەوە لەبەروی کە تەمیلیان بۆ نەکراوە بوونەتە گەورەترین گرفت بۆ ئێمە کە ئەوانە ئەوەی کۆمپانیای شاتوان لەسەر بودجەی وەزارەتی شارەوانیە ئەوەی ئاوەڕۆ سێبەسەکە لەسەر بودجەی ئەنجومەنی وەزیرانە بۆیە بەداخەوە کە ئەوانە هەمووی گرفتن بۆ ئێمە بۆیە لێرەوە داوا لە بەڕاستی لەلایەنی پەیوەندیدارەکەین هەرچۆنێکیان نەکردووە لە ئەم ساڵە ئەگەر هیچ نەبێت ئەو دوو پرۆژەمان بۆ بخەرەوە کارکردن. سەبارەت بە داهات دیارێکێک لە بەرنامەکانی وەزارەتی شارەوانی کۆکردنەوەی داهاتە بۆ ئەو مڵکانی کە هاوڵاتیان ئیشوکاری تیا ئەکەن مڵکی تایبەت بێ یاخۆ مڵکی گشتی بێ بەپێی ئەو ڕێنمانی کە لە وەزارەتی دارایی و وەزارەتی شارەوانیەوە بۆمان هاتووە.
داهاتی جۆرا و جۆری ئەم ساڵ سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە ببورن 132 ملیۆن و 392,950 بەداخەوە کە نەمانتوانیەوە وەک پێویست لەگەڵ هاوڵاتیانە مامەڵە بکەین لەگەڵ پیشەوەرەکانە ئەگەر چی قەیرانی دارایی بارێکی قورسە بۆ سەر موچەخۆران لەگەڵەوەشا سەررجەم بۆ ئەو هاوڵاتیانی کە دوکانی پیشەیان هەیە یاخو ئیشوکاری بازرگانیەکەن لەبەرەوە تیمەکانمان نەیانتوانی وەک پێویست داهات لە هاوڵاتیان کۆبکەنەوە لەگەڵەوە کە داهاتمان ئەوەی ئێمە سەرفاتمان زیاتر بووە جگە لە موچە مەسروفاتی جۆراوجۆری شارەوانی 142 ملیۆن و 65,800 دینار بووە ئەگەر بەراوردێک بکەی جگە لە موچە ئێمە سەرفاتمان زۆر بووە وەک لەوەی کە لە داهات ئەمە تا ڕادەیەک ئیشوکارەکانی شارەوانی بوو لە ساڵی ڕابردووە دووبارە من داوای لێبردون لە دانیشتوانی شاری هەڵەبجەی خۆشەویستەکەم بەهۆی ئەو گرفتانەوە کە نەمانتوانیوە وەک پێویست خزمەتیان بکەین بە هیوام ئەم ساڵ کە ساڵی ئایندەی 2021 سەررجەم ئەو گرفتانە تێپەڕێن و بتوانین لە خزمەتی هاوڵاتیانە بین سەبارەت بە پرۆژە کە باسم کرد تەنها ئێمە ئەم ساڵ لەسەر بودجەی خۆمانۆک و شارەوانی تەنها 940 مەتر مربع کۆنکرێتمان کردووە یعنی جگەل لەم ساڵ هیچ کۆڵانێک نەقیر تاو کراوە نە هیچ پرۆژەیەکی ئەوە کراوە تەنها 940 مەتر مربع کۆنکرێتمان کردووە سپاس بۆ ئامادەبوونی ئێوە ئەگەر پرسیارێکتان هەبێت لە خزمەتانە حکوومەتی هەرێم لە ساڵی 2020 بەگشتی ئەو بودجەیەشی لە ساڵ 2019 کەوالی ئاماژە پێکردبووە بودجێ تەرخان کرا لە ساڵی 2020 لێتان گیرایەوە حکوومەتی هەرێم لەم کاریدا هیچ پرۆژەیەکی لە ساڵ 2020 بۆ ئێوە نەخێر ئێمە هەر دەستکرانەوە بە یەکێک لەو پرۆژانی کاڵم ئاوڕۆ سندوقەکە بوو فتەی کەم ئیشیان کرد بە بڕیاری ئەوەی کە سولفیان بۆ سەرفکەن بەداخەوە سولفیان بۆ سەر نەکرد دواتر کۆمپانیاکەش کارەکانی وەستا بە هەمان شێوە کۆمپانی شاتوان جوورسایدی پارکی گشتی هەڵەبجە ئەویش بە هەمان شێوە فترێک ئیشی کرد و دوای کە سولفی بۆ سەرف نەکرا خاوەنی پرۆژەکە نەیتوانی شکا بەداخەوە ئێمە لە 2020 هیچ پرۆژەیەکی سەرەکیمان نەبوو لە ناو شاری هەڵەبجە ئەوانەی کە کراوە یاخۆ ڕێکخراوەکان بوون یاخۆ لەسەر بودجێکی کەمی شارەوانیە کە 940 مەتر مربع کۆنکرێت بووە جاری وها بۆ هاوڵاتیان هاتووەتی لە فلانە شوێن ئیشەکرێ ئەوەش لە بودجەیەکی کەمی خۆمان بوو ئەو بودجەیە چۆن کراوەتەوە لەو فترەیە لە مانگی سەیە کە بە بۆنەی پەتای کۆرۆناوە دەوام نەبوو ئێمە توانیمان ئەو هەنێک پارە هەیە بیهێڵینەوە بە هەنێک مەسروفاتی زیادە نەیکەین هەنێک کۆڵانی سەرەکی پێ کۆنکرێت بکەین عرفان ئەحمەد بەمێز پێداگەن عزیز نەبێ یەک پرسیار ئەو پرۆژانەی کە بۆ منە وەساوە ئێستا بۆ منە ڕەنگە 2015 وەسا بێت چەند پرۆژەن و گرنگی پرۆژەکان لە چیە بڕی ئەو پارەی کە پێویستە بۆ منە حکوومەت یانانی پێویستە تەرخانی کە بۆی وڵا پێم وایە چەند جارێک باسی ئەومان کردو بە تایبەتی لەسەر پرۆژە وەستاوەکان ئێمە لە ناو سنووری پارێزگای هەڵەبجەیە بە هەموو سنووری پارێزگاکە و 12 پرۆژەمان هەیە ڕاگیراوە ئەو پرۆژانە بە پێی هەریەکەیان و پرۆژێک ئەتوانی بڵین بە کۆی گشتی لە سا 50 تا سا 55 پرۆژەکان هەریەکە و بەنسبەیەک تەواو بووە بڕی بودجەیەکیشی تا ئێستا بودجەکەم لە بەردەستانیە پێم وایە هەمووی نزیکەی 180 ملیۆن دینا باقی هیچ شتێکی وەها نەڵێم ئەمە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی سەرۆکاتی شارەوانی لە پارێزگای هەڵەبجە بوو کەوا باس لە ئامار و وەروە کار و چالاکیەکانی 6 مانگی ڕابردوو یاخود ساڵی ڕابردووی سنووری شارەوانەکەیان بوو ئێستاژە چینە لای هاوکارمان ئیدریس محەممەد لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە ئیدریس سڵاوت لێ بێ و زانیاریەکان لای تۆ چی هەیە؟ ئیدریس سڵاوت لێبێ و بەیانیت باش زانیاریەکان لای تۆ لە پارێزگای هەولێر چی هەیە؟ تاونی لە شاری هەولێر ئەوەی ئێستا سڵای خواتان نەبێت ئێستا من لە بازاری نیشتمانم لە بازاری داون تاون کە یەکێک لە بازار قەرباڵغەکان لە شاری هەولێر ئێستا دوکاندارانی بازاری نیشتمان هاتوونەتە سەر شەقامەکان بۆ ئەوەی ناڕزایەتی خۆیان دەربڕن لەسەر گرانی خزمەتگوزاریەکان و گرانی نرخی کرێی دوکانەکان بەڵێ قامێک قەزای ناوەندی هەولێر هاتووەتە ناو ناڕزایەتیەکان و دەچمە لای ئەو چارەسەر بکەین ئێمە لە دوای بابەتی کۆڕۆنە و کەرەنتین و
کە بێ ئیش بوون دیارەوان هەندێک کێشیان هەبوو ئێمە لە هاوینی ڕابردوو دیشتان لەگەڵیان کێشەکانمان چارەسەر کرد و بە ڕەزامەند ئێمە بەڵام دیارە کێشیان لە گرێبەستەکان هەیە لەگەڵ خاوەنی بازارەکە لەگەڵ خاوەنی ملکەکە ئێمە بەڵێنمان پێدان لەسەر بەڵێنەکانی خۆشمان کە کێشەکان ئەوەی لە توانای مەداوی چارەسەری بکەین لەبەرەوەی خۆتان دەزانن بابەتی یاسایی ئێمە ناتوانین بڕیاری لەسەر بدەین بەڵام دەتوانین هاوکاریان دەتوانین وەکو پارێزەرێکی ئەو کاسبکارانە بەرگریان لێ بەرگری لە مافەکانیان بکەین ئەگەر مافیان خورابیتن ئەو ئێستاژ ئێمە بەڵێنیان پێ بکەین ڕێگەر ئەو ناتێگەیشتنەی هەیەە یا خاوەنی ئەو شوێنەش ئەوانیش دیارە چێش بەڵا بینەرانی عزیزەوەی بینیتان دیارە ناڕزایی بازار و دوکاندارەکانی بازاری نیشتیمانی هەولێرن کە بەشێک لە گرفتەکانیان لە دوای بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار ئێستا دەبێت پارێکی زۆر بدەن و لە ئێستاشدا قەیرانی دارایی وای کردو کە بازاریان کەمتر بێ کەەوە بەشێکە لە گرفتەکانیان کە ئەمڕۆ ناڕزایان لە بەردەم بازارەکەدا دروست کردووەوە دیارە قایمقامی هەولێریژەوەی کە بینیتان هاتوو هەندێک بەڵێنیان پێدەدا لەوەی کە بەشێکی ئەمەی ئەوەی کاکەوێتە ئەستۆی ئەوان چارەسەری کاوەشی ئەکەوێتە ئەستۆی خاوەن دوکانەکان ئەو کاتە قسە و گفتوگۆی زیاتری لەسەر بکرێت دەچینە سلێمانی مەراسیمێکی تایبەت بە ڕۆژی جیانی زمانی برایل هەیەکە لە لێرە لە سلێمانی مەراسیمێکیان بۆ نابینایان ساز کردووە بە پێکەوە بچینە لای بەشێک لە ئەو مەراسیمە. یارا بینەرانی عزیز مەراسیمی ڕۆژی جیانی زمانی برایل هێشتا دەستی پێ نەکردووە کات کە دەستی پێکرد بە پێی دەرفەت دەگەڕێنەوە لای گواستنەوەی مەراسیمەکانیان دەچینە لە کۆیە دیارە کەمێک لەمەوە پێش کۆنگرێ ڕۆژنەمەوانی پۆلیسی کۆیە بوو ئاماری ساڵی 2020یان ڕاگەیاندووە با پێکەوە بە شازی ئەس لایف بینەری کۆنگرە ڕۆژنەمەوانیەکە بین. بەناوی خوای گەورە بەخێربێن ئاماری ساڵی 2020تان پێڕادەگەین لە یەکی 2020 تاکو سیویەکی 12/2020 بۆ بەڕێستان و بۆ بینێرانی بەڕێزی دەخێنە ڕوو یارە کۆی گشتی ئەو ڕووداوانەی ڕوویداوە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کۆیە و هەر 5 ناحیەکەی 1311 ڕووداوە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کۆیە پێکهاتووە لە 5 بنکە کە لە دەرەوەی شارن ناحیەکانن هەریەک لە ناحیەی سێگرتکان سکتان شۆڕش تەقتەق ئاشتی 7 بنکەی ناو شارمان هەیە
و لەگەڵ هەفت هۆبە کە لە ناو بارگای بەڕێوەبەرەتیە کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە تۆمار کراوە کە تۆمار کراوە لە لای ئێمە 1311 ڕوودا بووە. کۆی گیان لە دەستدان لەو ساڵەدا 39 ڕوودا بووە. برینداربوون بەهۆی سەرجەم ڕووداوەکانەوە 24 بووە. دیاریدەی کوشتن نێر و مێ 3 بووە. خۆکوشتنی مێ 6 بووە. ڕووداوی خۆسووتاندن 2 بووە. ڕووداوی خنکان کە تایبەتە بە هەم بە بەڕێوەبەرەتی پۆلیس و هەم بە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی دیارەکە ڕووداوێکی خنکان ڕوودا ئەوانیش تیمەکانی بەرگری شارستانی دەستنە شوێنی ڕووداوەکە ئەوانیش لای خۆیان تۆماری دەکەن 5 حالەتمان هەبووە. باشەکە سەبارەت بە ئەو ڕووداوی کە لە ئەشکۆ سەخار ڕوویە یعنی چ زانێرێکی تازەتان لایە لە کۆمەڵەکانی ئەوە گەیشتۆ بەکوێ کەس لەسەر ئەم حاڵەتە دەستگیر کراوە ئەم ڕووداوی کە ڕوویداوە یان کە سکاڵای هەبوو لەسەر ئەم ڕووداوە یارە بەداخەوە لە ساڵی نوێدا لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا لە گوندی ئەشکە و سەقا سەر بە نەحیەی دێگەڵەوەتە گوندی ئەشکە و سەقا دەکەوێتە نێوان نەحیەی دێگەڵە شۆڕش هەولێرەوە ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا لەسەر کێشێکی کوشت و کاڵی کە 4 هاوڵاتی جانیان لە دەستداوە و 4 تریش بریندارە بەڵام بەهۆی نزیکی لە شاری هەولێرەوە لە نەخۆشخانەوە هەر بە زووترین کات هەم تەرمەکان هەم بریندارەکان گواستراوەتنەوە بۆ نەخۆشخانەی هەولێر و دۆسی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە و ئێستا بریندارەکان لە نەخۆشخانەن و لە هەولێرە لێ کۆڵینەوەکان ئێمە وەک بەڕێوەبەرەتی پۆلیسی کۆیە لەبەری سەرەتا بوو ئەوان لەوێ لە نەخۆشخانە ئیفادە وەردەگرن و بەڕێز دادوەری خەفەر لێ کۆڵینەوەی لەو ڕووداوە کردووە. تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە لە بەرەوەی کۆی گشتی ئەو کەسانەی کە لە ناو ڕووداوەکە بوتن 8 کەس بوتن 4یان گیانیان لە دەستداوە کە یەکیان بێلایەنە 3 تریشیان بریندارە تاکو ئێستا کە نەشتەرگەریان بۆ کراوە لە نەخۆشخانن. ئەوانی کە تەقیان کردو تەخکارەکان بڵێن ماڵیان لە هەولێر بۆیان لە کۆیە بوون منی تاسیقی ئێوە لەگەڵ پۆلیسی هەولێرە چ نەتیجەیەکان دەستکەوتووە؟ دیارە ئەوانەی کە هەردوو لا تەقیان کردووە هەردوو لا کە تەقە کراوە لە بەرەوەی لە هەردوو لایەن کوژراوە و هەندێکیان ماڵیان لە هەولێرە هەندێکیان لەو گوندن کە گوندی ئەشکە و سەقایە. سەبارەت بە دیاردەی چەکداری لە سنووری کۆی تەختە ئەم دیاردەیە وەکو شوێنەکانی تری باماشەوە بەربڵاوە ینیەوە هیچتان نەکرێت بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم دیاردەیە ئەم حاڵەتانە. دیارە دیاردەی چەکداری لە سەرجەم کوردستان هەیە بەهۆی ئەوەی کە خەڵکەیە پێشمەرگەیە چەکەی لە ماڵەوەی خەڵکەیە کارمەندی هێزەکانی ناوخۆیە چەکەی لە ماڵەوە بۆیە بە زەحمەت ئەو دیاریدەیە بنە بەڕدەکرێت. وڵایزان دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵە سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان قسە لەسەر مەترسیەکانی هەژمارنەکردنی پرۆسەی خوێنی ئەم ساڵ دەکەین بە شێوازێک با بڵێن لە ئاستی نێودەوڵەتی ساڵانە کۆمەڵێک ڕێنمایی هەیە بۆی ئایا خوێندنێک هەژمار بکرێت یاخود هەژمار نەکرێت. کاکتۆر زۆر زۆر بەخێر بێن. بەخێر دەمێ لەوە دەست پێ بکەم پرۆسی خوێنی ئەم ساڵ توانین بڵین نیوە زیاد کاتی وەکو کاتی پرۆسەی یاسایەکی خەریکە تێپەڕ دەبێ و هێشتا دەرگای خوێنگاکان و ناوەندەکانی زانکۆش لە هەندێک ناوەندا هێشتا نەکراونەتەوە لە چه ئەگەرێکە ئەتوانین بڵین مەترسی ئەوە هەبێت پرۆسەی خوێنی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان لەلایەن پێم وابێ ڕێکخراوی یونسکۆ کە ساڵانە بە شێوازێکی زانستی ئەو خوێندنە با بڵێن قبول دەکاواتە دانی پێدادنێ باوەڕ پێکراوە لە کوردستان ئەگەری ئەوە هەیە کە ئەم پرۆسەیە هەژمار نەکرێت. بڵێ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سپاس بۆ جەنابتان و هاوکارانیشتان. دیارە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان نزیکە بێتەوە بۆی کە یعنی 11 مانگی تێپەڕاندووە بۆ ساڵێک کە پرۆسەی خوێندن ڕاگیراوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. دیارە ئێمە لە ساڵانی پێشوو کە بایکۆت لە دەڤەری پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان و پارێزگای هەڵەبجە بۆ بەرپرسانی وزارەتی پەروەردە هۆشداریانەدا کە ئەگەر خوێندن تا بۆ نمونە ئەوەندە ڕۆژ نەخوێندرێت لە ساڵێکە پرۆسەی خوێندن هەژمار ناکرێەوە یونسکۆ حسابی ناکە. ئێستا ئێمە لە بەردەم ئەو مەترسیانای کە وەزارەتی پەروەردە بە تایبەت چونکە زانکۆ تا حدێک پرۆسەی خوێندن تایە بە شێوازی ئاوێتە بەردەوامە. وەزارەتی پەروەردە
ئەو مەترسیانی کە ئێدا ئێستا ئێمە لە بەردەمەوە مەترسیانەیە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بە هیچ جۆرێک نەکراوەتەوە و خوێندن هەژمار نەکراویان قوتابی نەچوونەتەوە ناو هۆڵەکانی خوێندن بۆیە ئەو مەترسیەی کە ڕێکخراوی یونسکۆ کە بۆ نمونە پێویستە لە قوتابی بە لای کەمی لە ساڵێکان نیوە بخوێنێ بە لای کەمی نیوە بخوێنێ ئەگەر نیوەی خوێند ئەو کاتە بەهۆی حاڵەتی لە ناکاو حاڵەتی نائاسایی بۆ نمونە جەنگ بێ لەو وڵاتە یان حاڵەتی چۆک و ڤایرۆسی کۆرۆنا بێ یان ڕووداوێکی نەخوازراوی سروشتی بێ لەو وڵاتە ئەکرێ پرۆسەی خوێندن ئەگەر لە نیوەی تێپەڕان بوو هەژمار بکرێ یان لە دوای نیوەکەی تری بخوێنرێ بەڵام لە ئێمە لە هەرێمی کورد ئەمەش بۆ حاڵەتی نائاسایی ئێستا لە هەرێمی کوردستان حاڵەت ئاساییە چونکە لە تەواوی دنیا لە هەموو دنیا بە عێراقی شەوەکە ئێمە نزیکتری یعنی شارەکانی عێراق نزیکترینن لە ئێمە ئێستا لە شاری کەرکووک خوێندنی کوردی نیە بەڵام خوێندنی عەرەبی و خوێندنەکانی تری سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقەیە بۆیە لە هەموو دنیا ئێستا پرۆسەی خوێندن ئاسایی بووەتەوە بەو ڕێککارانی کە وەرگیرا بۆیە هیچ بیان و یەک نییە کە هەرێمی کوردستان داوای ئەوە بکا کە حاڵەتێکی نائاسایی لە هەرێمی کوردستان هەیە بۆیە پرۆسەی خوێندن ناکرێتەوە سەرباری ئەمەش هەرێمی کوردستان ئێستا ڕۆژانە ئێمە گوێمان لێ ئەبێ ڕایەگەیێنن کە ئامارەکانی توژبوون بە کۆرۆنا گیان لە دەستدان ئەمانە کەمەکە ئەوە تا بۆ نمونە لە هەڵەبجەی شەید پارێ نەخۆشخانەی وەفای تایبەت بە کۆرۆنا داخراوە لە هەندێک لە شوێنەکان نەخۆشەکان کەمی کردووە یان بەرەو نەمانەچن بۆیە پێویستە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی چیتر قوتابی خوێندکار بەرەو یعنی نەخوێنەوار نەکا هەوڵی تەواوی خۆی بخاتە گەڕ پرۆسەی خوێندن بکاتەوە ئەگەر بیان و کۆرۆنایە ئەگەر بیان و کۆرۆنایە چونکە ئیسە بیانی کۆرۆنا نەماوە زۆر باش ئەگەری هەیە کە مادام بارودۆخی ئەم ساڵی جیهان بەگشتی جیاواز بوو لە ڕووی هەژمار نەکردنەوە لە سەراستی نێودەوڵەتی تەنانەت بۆ نمونە بڵێن مەترسیەکی وامانیە چکە وڵاتانی دیکەش تا مانگی پێشوهەر لە بەردەم مەترسی کۆرۆنایا بوون واتە خود ماومانە ئێمە بگەینە ئیتر هێڵی سوور و بڵێنەوە تا هەژمار ناکرێت ئێمە لە ساڵانی پێشوو یعنی بە پێ ڕۆژمێری وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و دوو وەرزمان هەیە لە خوێندن وەرزی پایزەمان هەیە وەرزی بەهارەمان هەیە وەرزی پایزە کە دەست پێیەکات تاوەکو مانگی یەک لە مانگی یەک تاقیکردنەوەکانەکرێت و کۆتایی پێ دوای ئەوە یەک هەفتە پشووە ڕاستەوخۆ دوای هەفتە پشووەکە مانگی وەرزی دووەم دەست پێکاتەوە ئێستا ئەمە وەرزی یەکەمی خوێندن تەواو بووە کە لە مانگی لە 9 10 و 11 و 12 تەواو بێ یەک ئیمتیحاناتی تێداکرێت و ڕاستەوخۆ لە نیوەی مانگی یەکەوە دەست پێکاتەوە بۆ ئەوەی مانگی 2 3 و 4 وەرزی دووەم بەڕێ بکرێت ئێستا ئێمە ئەوەی کە ئەیبینین ئامادەکاریەکانی وەزارەتی پەروەردە بەداخەوە سستن وەزیری پەروەردە خۆشبەختانە پێش هاتنی ساڵی 2021 ڕایگەیان کە ئێوان لە دەی یەک خوێندنەکەنەوە بەڵام لێدوانەکەی دوای 2021 یەک دوو ڕۆژاڵێ ئێمە تا ئێستا هەڵسەنگاندنەکەین بۆ بارودۆخەکە ئیمجا بڕیار لەسەر بکردنەوەی دەرگاکانی ناوەندەکانی خوێندنەکەینەوە کە ئەمە بەڕاستی یعنی خوێندنەوەی لێکرێت چونکە ئەوەی کە ڕوون و ڕاشکاوە ئوەی کە یعنی هیچ پێچ و پەنای تێدا نیە ڕاوەسانی خوێندن بەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە نییە لە 2020دا لە 2020دا 24 ڕۆژ دەرگای خوێندن کراوەتەوە بەڵێ ئێمە لە 2020 یەک تاوەکو 27 دوو ئەوەندە خوێندن هەبووە لە ساڵی پێشوو یعنی لە وەرزی 2019-2020 ئەوەندە خوێندنمان نەبووە لە وەرزی 2020-2021 چەند ڕۆژێک تەنیا بۆ پۆلی دوانزەکان دەوام هەبووە لە دوای ئەوەی هیچی نەما یعنی بەداخەوە کە ئەویش لە پارێزگاکانی لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان ڕاپەڕین ئەوەش نەبوو بۆیە بە بڕوای من وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە بە تایبەت وەزارەتی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا لە بەردەم یعنی تاقیکردنەوەیکی زۆر گەورەدان لە بەردەم ئەوەی یعنی هینێکی مێژووی گەوران کە ئەبێ خۆیان بێنە سەرخەت ئەم کاری کە بۆ نمونە حکوومەت لەبەر نەدانی موچە خوێندنی ڕاگرتووە ئەم حاڵەتە چارەسەرکەن چونکە بەڕاستی من بە بڕوای من یعنی بە دڵنیاییشەوە بە بڕای هەموو هەرێمی کوردستانیش ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان موچەی بدایە ئەگەر
کۆرۆنا لەمەش خراپتر بووە بە زۆریش بووە دەرگای خوێندنیە کردەوە بە زۆریش بووە ئەی کردەوە گەر ڕۆژانە مەرگی چەندین قوتابیش بە ئاسانی ببینرایە یعنی حکوومەت موچەی پێ نادرێ پەتای ڤایرۆسی کۆرۆنا بووەتە بیانوو بۆ ئەوەی کە ئێستا ئێمە خوێندن ناکەینەوە و ئەوەی کە هەیە بەداخ و کەسەرێکی زۆرەوە قوتابی لە قۆناغی یەکەم دەرچوو چۆ قۆناغی دووەم هیچ نازانێ ئەوەی دووەمیش ئەوەی یەکەمی ئەمساڵیش تا ئێستا نازانێ هەر پۆلەکان چۆن یعنی یەکێک ئەمساڵ قوتابی پۆلی یەکە نیوەی ساڵ تەواو بووە تا ئێستا نازانێت خەوە بینن مناڵەکان ئەڵێن کەی کۆرۆنا تەواو بێت ئاخم خوێندن پۆلەکان چۆن بێ شێوازی دانیشتنی مێزووە و شتانە چی بێەوەی خەوە خەیاڵە لەلای ئەوان بەڕاستی موچە نەدانی موچە قەیرا ئەم قەیرانە دروستکراوی هەرێم ئەم ناشەفافی لە داهات و نەزانی بەڕێوەبردن لە هەرێمە وای کردووە کە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان ڕابیجی ینی مەسە هەر لەو بابەتەوە گەر قسە بکەین پێشەوەی ڤایرۆسی کۆرۆنا شەبێ مامۆستایانی بە هەڵوێست بە ویژدان و بە غیرەت دەوامیانە دەکرد ینی بۆچی دەوام بکەن گەڵێ ئێمە موچە وەرناگرین پارەی هەر ئەوە مان پێ نییە بچینە سەر پۆل وە مامۆستاش حاڵەتێکی تایبەتە تۆ بێ دەروونێکی یارامت هەبێ اینجا بتوانی وانە بڵیتەوە ینی وەکو ڕەنگە هەر ئیشێکی تر نییە بتوانی هەر جۆرێک بە ئیشەکە بڕوا پێویستی بە مشکێکی سافەیە واتە پێشەوەی کۆرۆناشە بێت چەند مانگێک ساڵانی بایکۆت دیارە لە ئێستا پرسیارەکە لێرەدایە حکوومەت ئەگەر بڕیاریکردنەوەی خوێندنیش بدات چاک دەزانێت مامۆستاکان بۆ موچەیە دەوام ناکەن بۆیە دەیەوێت بە یەک تیردوو نیشانە پێکێ لەلایەک و مامۆستاکان ئەو نەیتری هەمالکە و پێتان وایە ئامانجی سەرەکی ئەم دەسەڵاتە سیاسی هەر بەڕاستی لاوازکردن و بێ ڕۆڵکردنی خودی پەروەردە و نەخوێنەوارکردنی کۆمەلگایە دەنایانێ پێم وانە شتێکی و نەخورس بێتکردنەوەی دەرگای خوێندخانە خۆی کاکشە ئەم دەسەڵاتە سیاسە لە هەرێمی کوردستان ئامانجی بێڕۆڵکردنی هەموو شتێک ئامانجی بێڕۆڵکردنی پزیشکە ئامانجی بێڕۆڵکردنی دامەزرای کادیمی زانکۆیە مامۆسای ئاینیە ئامانجی بێڕۆڵکردنی میدیایە ئامانجی بێڕۆڵکردنی هەتا یعنی بابەتە کۆمەڵایەتیەکانە بەها ئەخلاقیەکانە بە ئیمانیەکانە بە ئینسانیەکانە هەموو شتێکی بێڕۆڵ کردووە دەستی لە هەموو شتێک تێکەڵداوە بۆ ئەوەی کە ئەوەیەوە بەو جۆرە بڕوە بەڕاستی پەروەردە و خوێندن داهاتووی گەشی هەموو حکوومات و گەل و نەتەوە و ئەمانەیە یعنی پێویست بوو ئێمە کە بۆ نمونە هەرێمێکین لەسەر ئەساسی نەتەوەیی دامەزراین کە زۆر جار نەتەوەیی بوون و قەومیەت و ئەمانە بە ئێمە ئەفرۆشتێتەوە بوایە یعنی گرنگی زیاتر بە پەروەردە بدرایە بۆ ئەوەی کە ئەو نەوانی کە لە داهاتوویان هەستێکی نەتەوەیی بەهێزیانە بووە خوێنەواریەکی باشیانە بووە ڕۆشنبیری و ئەمانەیان باش بووە بەڵام بەداخەوە ئەمانە هیچ خەمێکی نەداهاتوویانە نەخەمی ئەوەیانە خەڵکی ئەم وڵاتە چی لێ دێت چی لێ نایە خوێنەوارە بێ خوێنەوار نابێ بە پێچەوانەوە ئەوە پێی خۆشە هەمووی نەخوێنەوار بێ هەمووی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە مەشغوڵ بێ ئاگای لەوان نەبێ ئەوان بە ئارەزوی خۆیان ئەوەیشی ماوە تۆزێکی ئەگەر مابێ ئەوەیش بە جۆرێ لە جۆرەکان بۆ خۆیان بێت و خەڵک تیانە بێ بۆیە ئامانجی ئەمە بەڵێ بەڕوونی ئامانجی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بۆیە منوتم ئەرچی هەردوو وەزیری پەروەردە و خوێندنی باڵایە کە هەڵوێستی مێژووی بنوێنن بەڕاستی یعنی لە بەردەم حکوومەتی هەرێم لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتەکانیان یعنی هەڵوێستیان هەبێ کە ناکرێت چیتر من وەزیری وەزارەتێ بم کە سێ پێکێنەری هەیە هەردوو وەزارەتەکەیان ئیسە دوویان نین یعنی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا سێ پێکێنەری هەیە قوتابی مامۆسا پلانی پەروەردەیی پلانی وەزارەت و کاری وەزارەت ئێستا قوتابی و مامۆسا کە ئەمەی سێم لە خزمەتم دوانایە یعنی ئەگەرم دوانە نەبن ئەمەی سێم هەر لە ئەساسەوە ڕۆتینێکی بێبەهایە بۆیە ئێستا دوو پێکێنەری سەرەکی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان نین هیچیان نین بۆ پلانەکە هەیە پلانەکەش ئەوە هەر نەبووە تا ئێستا بەڵام ڕۆتینێکی بەحتە بووە وەرە و بیبە و کتابات و حسابات و نەزام ئەمانە بۆیە بەڕێزان یعنی پێویستە ئێمە بزانن ئەم دوو وەزیرە بەڕێزە بزانن کە ئەم دوو پێکهێنەرە گرنگی وەزارەتەکەی ئێوەن یعنی پێکهێنەری تۆ پێت وایە ینی شخصی وەزیر دەسەڵاتیان هەیە لەمانەیە چونکە ڕەنگە قەیرانەکە یا ئەو پلانە کە بەم شێوازە دەیەوێت ئەو کەسانێک کە دانوێت بەم شێوازە بێت ئایا تەنها پێت وانە گەورەترە لە دوو وەزیرەکەش من ئەگەر دەسەڵاتی نییە با دەست لە کار بچێشێتەوە زۆر ئاسایە یعنی زۆر ئاسایە با هەڵوێستێکی مێژووی بۆ خۆی تۆمارکە بڵێ من لەبەرەوەی کە ناتوانم پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان هەر بەم بیانوە بە بۆنەی
پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە زۆر درێژەی کێشا وەزارەتەکەی ئێمە ئاوایە من وەکو وەزیرێک دەست لە کارە کێشمە و زۆر حاڵەتێکی ئاساییە دێتە هیچ نەبێت کەمترین شتەوەیە کە ئەم هەڵوێستی وەرگرتووە لەوەی کە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان مادەم نییە کەواتە بوونی من و وەزارەتێک و ئەو هەموو بە هەدەردانە هەمووی زیادەیە. ئەتوانین بڵێن نییە چونکە ئێستا زانکۆ هەلیەکان هەمویان دەوامەکەن زانکۆ هەلیەکان و ئێمە هەلیەکان شتەوامەکە ئێستا کاک جەلال کاک شوێن ئێمە یعنی لە هەرێمی کوردستان قوتابخانە ئەهلەکانی شتایەکی ئەو فترەی کە لە یەکی 11 بۆ یەکی 12 داوامێنە کرد دوای دوام دەستی پێکراودەوە و ئێستا حالێنیش خەریکە دوام دەست پێکات زانکۆش بەڕاستی حکوومەت فێڵێ یعنی ئەتوان بڵێم فێڵێک نازانم شتێکی کرد زانکۆی بە نیوە ئەهلی کرد بە نیوە ئەهلی کردی بۆ نمونە هەموو زانکۆی سە قوتابی پارالێ لێ و پارەکانی لێوەرگرتوون و بە جۆرێ لە جۆرەکان بە مامۆستاکانی وتووە بۆ نمونە لە پارالێل بەم شێوازە تۆ ئەتوانی سوودبەند بی بۆیە هەر مامۆستایەکی بە ڕێزی زانکۆ و پەیمانگاکان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان هەمویان لە هەندێک لە شوێنەکان کە قوتابی پارالێلی تێدا زۆر و پارەکەشی زۆرە مامۆستاکە تێیدا سوودبەند بێ ئەوەش سەرەڕای ئەوەی کە قوتابخانە ئەهلەکان وەک پێویست یعنی ساڵی پاری ژەندێکیان دەوامیان کرد و دەوامیشان بەڕێ کردووانە بۆیە زانکۆ ئەهلەکانیش یەک دەقەداوانەوە ساوە گرنگ یعنی ئەم شتانە پێمان ئەڵێ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمانە لەبەر ئەوەی پرۆسەی خوێندنیان ڕاگرتووە کە ئەتوانن بەس نایدن موچەی مامۆستا بە هیچ شێوەیە بەو جۆرەی کە مامۆستایەک داوایەکان نایدن بە هەمان شێوەش کە نایەن ئەڵێ کۆرۆنا هەیە ئەگەر کۆرۆنا هەیە کۆرۆنا بۆ بازار کۆرۆنا بۆ دوکان کۆرۆنا بۆ وەرزش کۆرۆنا بۆ مەزبەح کۆرۆنا بۆ ئەهلی کۆرۆنا بۆ کورە جابۆچی بەڵام بەداخەوە یعنی حکوومەت داتووە ئێسا دایرەکانەوە وەزانیە خۆ فەرمانگەکانی تریشی تایە فەرمانبەر ڕۆژەیان دوو ڕۆژ هاوڵاتی ئەگە گەربیەوێ ئیشێکی زۆر باشکار بێ بە یەک مانگ تەواویکە کارەکەی تەواوکە چونکە ئەم هەفتەیە بۆ و فەرمانبەرە لەوێ نییە ئەی خاتە هەفتەی ئەویش لەوێ ئیمجا ئەینێرێ بۆ گشتی ئیمجا بۆ وەزارەت وای لێ دێت ئیشەکان زۆر بەبێ سەروبەری ئەڕوا بەڵام ئەوەیە کە ئیشەکانی لەوێ ئیشەکانی دیار نییە عنی زۆر پێ و دیار نییە بۆیە من لێرە ئاڵێم ماوەسایانی بەڕێ عنی خەڵک بەڕاستیە بێ لەم حاڵەتا قوتابی و خوێندکار لە بەردەم داهاتوویەکی ناڕوونایە بەڕاستی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان نزیک بووتەوە لە داڕمان ئەگەر زیادیش نەچووی بێ بەڕاستی یعنی معقول نییە ئێسا ئێمە ئاستی قوتابی و خوێندکارە بینین قوتابی و خوێندکار 12 تەواوە کاتێتە زانکۆ وایە هێشتا لە پۆلی 11 بێت چونکە دەرەنجام یعنی نەتیجەی بایکۆتمان بینی نەتیجەکەیمان بینی کە قوتابی و خوێندکار ئەگەر ئەو منهەجە تەواونەکە فێر نابێ بۆ ساڵی داهاتوو چونکە ئەم ساڵ ئامادەیە بۆ ساڵی داهاتوو ساڵ بۆ ساڵ تەواوکەری یەکن ساڵ ئەدەیتە 10 ساڵ بۆیە پێویستەکە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کەسوکاری قوتابی هەموو ئەمانە زەختێک فشارێک دروست بکرێ بۆ ئەوەی کە بە هەر جۆرێک لە جۆرەکان بووە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان حاڵەتی نائاسایی ڕابگەیەنێ ئەم مانگی یەک تا مانگی حەوت ئەم چەند مانگە بڵێ خوێندنەکەمەوە لەم کاتا من چۆن ئیستیسنای کرد بۆ هێزەکانی پێشمەرگا کە بەرگریان لەم وڵاتە کرد هاتن لە شەڕی داعشە ئیستیسنای بۆ کردن یعنی بۆ نمونە تایبەتمەندی پێدان و پارەکەی موچەکانی پێشخستن و بۆ ئەوەی کە ئەرکیان لەویا زۆر قورس بوو بۆ لە کاتی کۆرۆنا تایبەتمەندی کرد بۆ وەزارەتی تەندروستی لەگەڵ ئەوەی کە موچەکانی بۆ پێشخستن سەرباری ئەوە هاندانیشی پێدەن با ئێساش تایبەتمەندی بکە بۆ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دەرگای ناوەندەکانی خوێندن کاتەوە و هەروەها کۆمەڵێک لە شایستە دارایەکانیان پێ بدە ناکرێ ینی مامۆستایەکی بەڕێز ئەو بیەوێ 5 ڕۆژ دەوامی بۆ بکە بیژڵێ بڕۆ موچەکەت بە 55 ڕۆژ جارێ بە لێبڕینێکی باشەوە پێدەم ئەکرێ نایشکرێ بە مامۆستا بڵێ من 1 ڕۆژ دەوامم لە تۆ ئەوێ چونکە قوتابی و خوێندکار ئەگەر مامۆستا 1 ڕۆژی دەوام بۆ بکە لە هەفتەیەکە 4 دەرز خوێنێ وعنی وەکو نییە 4 دەرز بخوێنێ لە هەفتەیەکە لە بابەتێکە لە 1 مانگە ئەم قوتابیە بەڕێزە چەندێکە خوێ 16 دەرزە خوێنێ 16 دەرزە هیچ فێر نابێ کەواتە ئەگەر ساڵێکی 16 یعنی شتێکی کەمە بێ نزیکەی 180 دەرز ئەگەر ساڵەکە کامل دەوام بکە بۆیە بەڕاستی پرۆسی پەروەردە و فێرکردن بەمەی کە ئێسا هەیە
لە بەردەم ئەوایە کە قەیرانێکی مەترسیدار یعنی دارمانێکی مەترسیدار چاوەڕێینەوەی داهاتووی ئەمە رێماکە. دکتۆر بێسون بەڕێستان وەکو با بڵێن سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی کاریگەر و جێگەدەستیشان دیارە بابەتەکەش زۆر ڕوونە ئەهلیەکان لە زانکۆ لە قوتابخانەکان دەکرێنەوە هیچ مشکلێنەوە نە کۆنا هەیە نە قەیرانی دارایی هەیە نە کێشەی هاتوچۆ هەیە نە کێشەی بینا هەیە بازاڕ و شوێن و مەلەوانگە و هۆڵەکانی وەرزشی و هەموو بابەتەکانی تر هەیە یعنی زۆر ڕوونە ڕوونتان کردەوە بە جوانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە دەرگای قوتابخانە و زانکۆکان حکوومیەکان ناکاتەوە پارەی نییە بیدا بە مامۆستاکان و ئەوێت ئیدی ئیشەکە بابڕۆ بۆی گرنگ نییە کەواتە چارە چیە ڕۆڵی ڕێکخراوەکانی قوتابیانی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدنی ڕێکخراوە چالاکیەکان چین لە هۆشیارکردنەوەی تا کۆی گشتی کۆمەلگا بە تایبەت بۆم حاڵەتە چونکە حاڵەتێکی بەپلەیە ئەگەر دەرفەتیش لە دەست بڕوە هەم خوێندکارەکان دەبنە قوربانی هەم پرۆسەی خوێندن نیشانەی پرسیاری دەکەوێتە سەر ئامانجەکە ڕوونە کاتێەوە دەبێت چ ڕۆڵێکتان هەبێەوە بە تەمای چین پلانتان چیە بۆی بتوان هەریژان لەم حاڵەتی کەوات ڕوویاوە کەمترین زیان دروست بە یاخود زۆرترین کاریگەریتان هەبێت لەسەر لایەنە پەیوەنددارەکە. بەڵێ ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوەی کە باسی خۆمان بکەین دوێنێ لە کۆبوونەوەی ئامادەکاری ساڵە کە کۆبوونەوەی مەکتەبی سکرتارێتمان لە هەولێر گرێداوە بە وردی یعنی دەرەنجامی ئەم حاڵەتەمان باس کردووە بڕیارمانەوەیە چاوەڕێی بڕیاری وەزارەتی پەروەردەی تاوەکو دەیە کە ئەو بڕیاری داوە پێویست ناکات لە بڕیاری خۆی پەشیمان بێتەوە ئەبێ زۆر جەریء بێ ئەو بڕیاری کە داوێتی بە هیچ جۆرێ پەشیمانەوەی لێ نەبێ ئەگەر وەزیری پەروەردە خۆی دانابێ پەشیمان بێتەوە خۆی وازبێنێ نابێ و بڕیارە بشکێت تا کە دەی مانگ بڕیارە یەکشەمەی داهاتوو دەوام بکرێتەوە ئەگەر ئێمە چاوەڕێی ئەوەکەین تاوەکو کاتە بزانین وەزارەتی پەروەردە بڕیاری خۆی جێبەجێەکەیان نا ئەگەر نا ئێمە هەڵسەنگاندنی خۆمانمان کردووە لەو کاتە هەموو هەڵوێستێکی خۆمان ڕاگەێنی کە هەڵوێستەکانیشمان ئاسانتر نابن یعنی لەوەی پێشووتر ئاسانتر نابن ئەوەی پێشوو چیمان کردووە لەمەی ئێسش ئێمە بانگەشەی هەموو ئەوەکەین پێویستە هەموو کەسێک بێتەوە خەمی ڕۆڵەکانی خۆی بخوا هیچ ماڵێک نییە ئێستا لە هەرێمی کوردستان قوتابی نەبێ بۆیە من پێم وایە ئەگەر وەزیری پەروەردە و خوێندنی باڵە هەردووچیان قوتابیەکانیان لە ئەهلی نەبوونایان لە شوێنێک نەبوونایە بە پارە بخوێن لە خوێندنی حکومی وایە ئەو دۆخەیان قبوڵ ناکرد یعنی بە دڵنیایی ئەم دوو وەزیرە بەڕێزە و مەسئولینی تریش لە هەرێمی کوردستانە مناڵەکانیان لە خوێندنێک بوونایە کە ئێستا لە 22 دوی ساڵی 2020ەوە لە قوتابخانە دابڕابن ئەم بارودۆخەیان قبوڵ ناکرد چ خودی بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز وەزیرەکان بەڕێز پەرلەمانتارەکان بەڕێزانی ترکە ئێستا لە پەخشان و تەخشانەکەم بەداهاتی وڵاتەوە هیچ کامیان ئەگەر مناڵەکانیان لە قوتابخانەیەکی حکومی فەقیرا بوونە ئەو دۆخەیان قبوڵ ناکرد دەنگی خۆیانە خستە پاڵ دەنگی خەڵکی بۆیە گرنگە ڕۆڵەی ئەم نیشتیمانە ڕۆڵەی هەمومانە خەڵک بێت دیفاع لە مافی ڕۆڵەکانیان بکا بۆ ئەوەی بزانین چۆن ئەتوانین بەرەو ئەوە بچین کە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. جەلال ویستمەوە پرسم ڕێکخراوەکانی تر هەماهەنگیتان هەیە لەگەڵیانە بەشێک لەو ڕێکخراوانە ڕەنگە لەگەڵ دەسەڵات بن بەڵام بابەتەکە بابەتی پەروەردەی ینی دەبێت لەم بابەتەی دی ینی ئەگەر بڕیار ڕێکخراوی قوتابیا وانی ئەگەر بڕیار ڕێکخراوێکی پەروەردەی بن خەمی خوێندکاریان و قوتابیانیان نەبێت دەبێتی ئەم بابەتە وەلانێن ئەمە فلان یاسایە و فلان حیزبیە ئێمە ڕێکخراوەکان توان بڵێم هەماهەنگیی باشمانەیە بەدەر لەوەی کە یعنی بە تێبینی ئەوەی کە تەحەفوزەیە لەلایەن هەردوو ڕێکخراوی دەسەڵاتداری یەکێتی و پارتیەوە کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان یەکێتی قوتابیان بەڵام بەکوی گشتی یەک بیرکردنەوەمانەیە کە پێویستە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەردەوام بێ و قوتابی مافی نەخورێ لە ناو پرۆسی پەروەردە و فێرکردن کە ئێمە پیشەییانەی خۆمان زیاتر داکۆچەکانمان بۆ قوتابی خوێندکارە بەڕەچاوکردنی ئەوەی کە مامۆسایەکی بەڕێز بە گیرفانی بەتاڵ ناتوانێت بڕاتە ناو هۆڵەکانی خوێندن دەرز بڵێتەوە ئەمە ئێمە هەماهەنگین لە کاتێکا کە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین ڕاگەێنرا ئێمە ڕێکخراوەکان کۆبووینەوە هۆشداریماندا مەترسیەکانیمان ڕاگەیان وتیشمان بە وەزارەتەکان ئەم
پرۆسەیە بە تایبەت لە پەروەردا جێبەجێ نابێ فەشەلێنێ فعلەن بینیوان فەشەلێنا و زۆر بە ئاسانیش ئێستا هیچ نەتیجەیەکی خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین نییە لە هەرێمی کوردستانە. ئێستایش ئێمە جارێکی تر ڕێکخراوەکان کۆبووینەوە بۆ ئەوەی کە بەشە ناوخۆی بدرێتە قوتابیان خۆشبەختانە داواکەی ڕێکخراوەکان پەسەند کرا بۆ ئەمەیش بە دڵنیایی ئێمە ڕێکخراوەکان هەڵوێستی هاوبەشمانە بێ کۆبوونەوەی هاوبەشمانە بێ هەموو ڕای گشتی و خەڵک و دایکان و باوکان پێیان ڕائگەیەنین کە پرۆسەی پەروەردە و فێرکردن پێویستە ئیجراعاتانەی بۆ بکرێ ئەگەر نا پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە بۆ ئەم ساڵی خوێندنی 2021 هیچ باەکی نییە و هیچ بەردەوامێکی نابێت. زۆر سپاس مامۆستا بەفتمان کەمە بابەتی دیکە هەیە دەبێت بچینە لایەن بۆیە زۆر سپاس دەکەین بۆ هیوایی کە بەرپرسانی پەروەردە بە خەموو مشوری پرۆسەی خوێندنەوە بێن چکە دوجارەوە نەوەی داهاتوو و لە ئێستادا هەموو هاوڵاتیان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە پێوەستی هەبێ بە بابەتی سیاسەت و باگراوەندی سیاسی خەڵکەوە هەمومان زیانی لێ دەکەین. زۆر سپاس دەکەین ئەوەی کە گیان لەم بەرنامەمان بێت ئینشاءڵڵا. وەڵام متابعی باشەکەن وردەکاری زۆریان لە سەرمانەیە بەڵام جوێ بە گوێمان بکەن. سپاس دەکەین کاک دکتۆر. بەڵازدان دەچینەوە لای مەراسیمی ڕێکخراوی نابینایان کە دیارە ڕۆژی گیانی زمانی برایلە پێکەوە بینێری و مەراسیمە دەبین. بەڵێ ئایزان دووبارە سڵاوتان لێبێ وەک لە دیمەنەکان بینیمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی براڵ بوو. زمانی براڵ کە میوانەکەشمان ئاماژەی پێکرد بە شێوازێکی سادە بریتێ لەو نووسینەی لەسەر پەڕەیەکی تایبەتی مێلۆلایلۆنی دەنووسرێ کە زبرە ئەوانەی نابینان پەنجەی لێ دەدەن پیتەکان دەناسنەوە و بەمەش دەواازەیەک بۆی نابینایان فێری خوێندنەوە و نووسین بن وەرواور بۆ زمانش دەنووسن و بۆ زمانش دەخوێنەوە. هیوادارین لە کوردستانیش بۆ خاوەن پێداویستی تایبەت و نابیناکان بە تایبەت گرنگی بەم زمانە بدرێ. ئەم ڕۆژ لە سلێمانی وەکو یادکردنەوەیەکی ساڕۆژی زمانی برایل مەراسیمێکیان هەبوو. بەڵایزان دەچینە لای ڤیتێک پێم وایە بێ هاوکارانمان لە چوار قڕنا بۆیان ئامادە کردوین لە پرۆژەی خوێندنەوەی قورئانەکەەوە خوێندنەوەی قورئان بەڵێ بینەریەوە ڤیتە دەبین. سەریان لێنەوە بەڵام ئێمە توانیتمان لە قەیرانی لە خوێندنەوەی کتێب ڕزگارمان بێت. ئێمە وەکو هۆبەی چوارقڕنەی ڕێکخراوی ئاراستەی دروست بە هاوکاری ئەنجومەنی چوارقڕنی کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکمان هەیە کە پرۆژەی ئیقڕەیە بۆ خوێندنەوەی کتێب. مانگی یەک کتێب دەخوێنینەوە دوای ئەوە ئیمتیحانیان دەکەم. دوای ئیمتیحانەکەش ئینجاکانە هەرچی بەشداری ئیمتیحانەکە بکە سەرجەمیان خەڵات وەردەگرن
خەڵاتەکانشمان هەمیشە کتێبن کتێبێکی تر جگەلەوەی خوێندێتەوە کتێبێتریش بە خەڵات وەردەگرێت یەکەم و دووەم و سێمش خەڵاتی تایبەت وەردەگرێت هەر جارە شتێکی تایبەتترە ئامان زمان لەمە ئەوەیە کە هەموو خەڵکی هەموو جیهان کەوتۆتە سووری سڕبوونەوە متبوونەوە و خەڵکی ناچالاک بوونە سەرجەم حیزب و ڕێکخراوەکان چالاک نین بەڵام ئێمە بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین لەگەڵ ئەم گەنجانەیە وا بکەین ئەم کاتە زیێڕینی لەبەر دەستمان بە فیڕۆ نەچێ بۆیە ئامان زمان ڕۆشنبیرکردنی گەنجانە و ئامان زمان وشارکردنەوەی گەنجانە بۆی بتوانین لە ڕێگای کتێبەوە لە ڕێگای ئەم پرۆژەوە کارێک بکەین کە ئەم گەنجانە بۆ داهاتوو ئامادە بکەین چونکە گەنجان بڕبڕی پشتی کۆمەڵگان پرۆژەی ئەقرا توانی نزیکەی لە کۆمەڵی گەنجدان نزیکەی 30 گەنج لە ماوەیەکی کەم دەتوانێت 9 کتێب بخوێنەوە خوێندنەوەیان بۆ بکەن حەقی ئەمڕۆ کۆمەڵگەی کوردی بەداخەوە لەلاەن دەسەڵاتەوە بە شێوەیەکی هەوڵ بۆ درا و هەوڵی ئەوە درێکەوە کۆمەڵگەی کوردی نەخوێنێتەوە کۆمەڵگەیەکی ناوشار بێ ڕێک وەک ئەو ئاەتێکە خوا دەفەرمێ فاستەخەف قەومه فەئەطاعوه فیرعون قەومەکەی خۆی جێل کرد گەوجاندنی ئەوانش گوێڕالیان کردیان لە پێناوی ئەوەی کەوا کۆمەلگا گوێڕایەڵی هەموو جۆرە ستەم و زوڵمێک بێ یەکەمیشان ئەوەی کۆمەلگا بکەن بە گاگەل ئەمیش لە ڕێگەی ئەوەی کەوا نەخوێنێتەوە لە ڕێگەی ئەوەی کەوا هۆشیار نەبێ دووبارە دەست بکەینەوە بە کتاب خوێندنەوە دەستکەین بە خۆڕۆشنبیرکردن بۆی ئاستی زانستی و ڕۆشنبیری خۆمان بەرزکەینەوە قوتابیانی ڕێکخراوی ئاراستەی دروست کاستەوە بە کردنەوەی خولێک بە ناوی خولی ئەخرا کە لە ماوەی نزیکەی ساڵێکدا بوو کە لەو ماوەدا نزیکەی چەند کتێبێک بووە ئێمە هەستان بە خوێندنەوەیان و زۆر سپاسی ئەو ڕێکخراوە دەکەینکەوە لە ماوەی ئەم ماوەیەدا کەوا هەستاون بەکردنەوەی ئەم خولێ بۆ ئێمە وارەوە ئێمە سوودێکی زۆرمان لە بینی وەکو گەنجانی نەحەیە چواقڕنا کەوا لە زیاتی ئەوەی لە چەند شوێنێک کاتمان بەسەربەرین هەستاوین کەوا لەم ڕێکخراوەدا و لەم شوێنەدا لە کارێکی زۆر باش و سەرکەوتوودا ئێمە کاتی خۆمان سەرف کردەوە. ئازان و خۆشەویستان بڕگەوابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ بینەریتان تا ڕۆژێکی نوێ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ. مۆژدە